جیۆمان تو ئەو تانکێکی بڵێن کۆریا کە دروستیە کاتن چونکە تۆ لەبیرت نەچێت کۆریای جنوبی دوژمنی سەرەکیەتی ینی ئەوان تانکی پاسندەریان هەیە پاسندەر تانکێکی زۆر بەهێزە ئەم تانکەی کۆریا ئەگەر سەیری بکەی لە دوو جۆر دروستکراوە غەربی شەرقی ڕۆژاوا و ڕۆژهەڵات ینی هەم بڵێن ئەمریکیە هەم بڵێن رووسیە ئەگەر سەیری جانی بکەی تقریبا شێوازێکی برامزی وەرگرتووە برجەکەی لە پێشەوە شێوازی تینەوەتی وەرگرتووە تۆپەکەی 125 ملیمە هەر لەسەر نیزامی رووسیا ڕووس هەمووی 125 ملیم بەکاردێنێتن غەرب 120 ملیم بەکاردێنێتن لە تۆپی تانکەکانیانە طبعاً وەکەوەی باسەکرێ ئەجیزەی ئستشعار و حەساسوانەی زۆرتیایە رووسیا تانکی هەیە نۆک نیەتی بەڵام هەنێ تانک هەیە شاردراوە تۆ ناتوانێت بەکاری بێنێتن ئەوانەی کە بەکاری دێنێ ئێستا لە شەڕا هەمووی جۆری تی 72 62 82 90 مۆنستەر ئەم تانکانە بەکاردێنێتن طبعاً رووسیا زەرەرێکی زۆر پێگەی بە یەک لە هێزی ئاسمانی و لە تانکیشە تایبەتی کاتێک کە ئەمریکا کاتی جۆ بایدن موشکی جافلنی داپێی جافلن موشکێ زۆر پیسە دژی تانک وە سووکیشە هەڵەژیە لە بانشانە ئەم تانکە ئێستا ئەدرێ بە طبعاً خۆی بچێنەچێتن جیاوازیە دروست ناکاتن تەنها تانک زیادەکاتن خەپاتی زەرەری تانکەکانیەکاتن بەڵام بە مقابلی ئەوە رووسیا چێدا بە کۆریا رووسیا بێت داوای تکنۆلۆژیای سیخۆی 57ەکە بەڕاداری ئیسای خۆی نوسخەی خۆی نەوە کە نوسخەی تەزدیریەکاتن بە موشکی R77M کە 180 کیلۆمەترە مەدای بەوە ئەیەوێتن چونکە پێشەوە کیم 20 ملیۆن گولەی تۆپیدا بە پۆتین بە رووسیایدا بۆ شەڕی ئۆکرانیا بەڵێ بە مقابلی ئەوەیەوێتن دی و تکنۆلۆژیای تریشێوێلی ینی تکنۆلۆژیای موشکی بالستی بڵێن هایپەرسۆنیک کە بڕوا بە سرعەتی 27,000 کیلۆمەتر لە سەعاتێکە چونکە تەنها وڵات ئەوەی هەیە رووسایە هیچ وڵاتێ نەگەیشتووەتە سرعەتی 27,000 کیلۆمەتر لە سەعاتێکە حساب کە موشەکە بە دەوری زەوی ئاسوڕێتەوە بۆ سرعەت ئەو تکنۆلۆژیایی ئەوێ کیم بینینە بۆ هەردوو لایەن استیفادە کاس شتێ بەوەی بەرامبەر نادا بەبێ مقابل